بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیران و خوێنەران ناساندن بۆ کتێبی لە سێدەرەدانی دارزەیتونێک ژیان و خەباتی شەید سەلیم حەنا لە شاری کۆیا بەڕێوەچوو. بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆری نووسەران و ڕۆشنبیران لە هۆڵی دڵداری و شاعیر لە کتێبخانەی گشتی کۆیە کۆڕێک بۆ ناساندنی کتێبی لە سێدەرەدانی دارزەیتونێک ژیان و خەباتی شەید سەلیم حەنا بەڕێوەچوو. کتێبەکە لە نووسینی دکتۆر جەمیل ئەیسا و نەهرۆ سەلیم حەنایە. باسی خەبات و ئازایەتی شەید سەلیم حەنا دەکات لە خەبات و تێکۆشان و نەپێناو خاکی کوردستان و کوردایەتیدا. شەید سەلیم حەنا یەکەم شەهیدی کریستیانە لە شۆڕشی نوێدا و لە ساڵی 1950 لە گوندی هەرمۆتەی کۆیە لەدایک بووە. بەهۆی پێشمەرگایەتی و خەبات و تێکۆشانی لە پێناو خاکی کوردستان لەلایەن ڕژەمی باسەوە دەستگیر کراوە و لە ساڵی 1970 لە زیندانی ئەبوو غرێب لە سێدارە دراوە. ئەمڕۆ لە کتێبخانەی گشتی کۆیە خوێندنەوەیەک دەکرێت بۆ بەرهەمێک بۆ کتێبێک لەسەر شەهیدێشی کریستیان کە باوکمە لەسێر ناونیشانی لە سێدارەدانی دارزەیتونی. ئەو ناونیشانە لە خۆوە نەهاتووە بەڵکو لای ئێمە دارزەیتون دارێکی پیرۆز لە قەڵەم دەدرێت بەڕاستی بۆ مانای ئەوەشە کە کاتی خۆ ئیسا لە خازراوە لە ئیسا لە ناوەڕاست بووە و ئەوەی لای چەپ و لای ڕاستی دوو تاوانبار هەبووە. ئێمە من و دکتۆر جەمیل کە ئەو بەرهەممان نووسیوە باسی ڕۆڵ و خەباتی شەید سەلیم دەکەین چ ناو زیندان چ لە پێش زیندان لە کاتی خەباتی سیاسیدا لە کاتی مامۆستایەتی بەڕاستی و ئەو هاوڕێ و هاوسەنگرانەمان بۆ کردوتەوە کە لەگەڵی بووین چ پێش زیندان چ ناو زیندان باسی قارەمانەتی ئەو کەسە دەکەن کە لە ناو زیندان چۆن بۆتە وەکو مامۆستایە کە ڕێگە شاندە و پێی وتون لەسەر کە لە خەباتی سیاسی بەردەوام بن.